بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان هۆشداری دەدات لە ئەگەری ڕووخانی بەشێک لە بەنداوی دەربەندی خان. بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان ڕەحمان خانی بە ئاژانسی دەنگوباسی ڕۆژنیوزی ڕاگەیاند لە ئێستادا ئاستی ئاوی بەنداوی دەربەندی خان لە ساڵی ڕابردوو زیاتر بووە و چەندین کێشەمان ڕوبەڕوو بۆتەوە. گرنگترین ئەو کێشانی کە ڕوویان لە بەنداوەکە کردووە بریتین لە مەترسی داڕمانی لا تەنیشتەکانی بەنداوەکە و تونێل و دەرگاکانی بەنداوەکە. بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان باسی لەوەش کرد بۆ ئەوەی بتوانین کێشەی بەنداوەکە چارەسەر بکەین دەبێت حکوومەتی هەرێم ساڵانە لانی کەم بڕی 1 ملیار دینار بۆ نۆژەنکردنەوەی سەردەم بەشەکان و ئامێرەکانی بەنداوەکە تەرخان بکات. بەڵام بە بویانووی قەیرانی داراییەوە ماوەی زیاتر لە 2 ساڵە نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی ناوەندیش هیچ بڕەتبوجەیەکیان بۆ بەنداوی دەربەندی خان تەرخان نەکردووە. بەنداوی دەربەندی خان بە یەکێک لەو بەنداوە سەرەکیانەی هەرێمی کوردستان دادەنرێت کە سەرچاوەی بەشێک لە بەدەستهێنانی وزەی کارەبای هەرێمی کوردستانە، هاوکات سەرچاوەیەکی سەرەکیش بۆ بەرهەمهێنانی سامانی ماسیە.